ئەمڕۆ باسی شریعەت ئەکەین. شریعەت بەشێکە لەو سێ گۆشەی کە عادەتەن باسی ئەەکەین، ئەڵێین عەقیدە، عیبادەت، شریعەت. مەجالەکانی تەوحید، بوارەکانی یەکخواناسی لەم سێ مەیدانەیان. ئەمانەشن کە ئێمە پێیان ئەڵێین زاراوە سەرەکیەکانی تیۆری دینیمان. دید و تەسەوراتی دینی ئێمە دەربارەی یەکخواناسی بەو شێوەیە کە یەکخواناسی پێویستە لە عەقیدەیە دروست ببێ و هەروەها لە پەرستنەکانە، سێمیش لەلایەنی شریعەتە. ئەمڕۆ باز لەوەکەین کە شریعەت خۆی چییە. بێگومان هەر برایە کە توانێت بۆ خۆی ئازادە، ئەوی کە دێ ئەوی ئەڕوا، ئازادیتان لەدەست خۆتانە، هی ئامادە بوون یا ڕۆشتن ڕەحمەتی خواتان لێبێ. زاراوەی شریعەت. بۆ زاراوەی شریعەتیش ئەبێ وەکو زاراوەی تری قورئان بچینەوە سەر فەرهەنگ و ڕێسا زمانیەوانەکان و لە ڕووی زاراوەیشەوە بچینەوە لای زانایانی شەرع تا بە چاکی لەم زاراوەیە حاڵی بین و بزانین پەیوەندی نێوان زمانەوانی و زاراوەیی چۆن و چەند پێکەون. دکتۆر عوسمان جومعە ضومەیریە کە مامۆسایە لە جامیعەکانی عەرەبستانی سعودی ورد بۆ ئەم بابەتە ڕۆیوە و لە گۆڤاری ئەلبەیان کە لە لەندەن دەرەچێت لە ژمارە 163 خۆیان بەحسێکی جوانی لەسەر نووسیوە کە باشتر وایە ئیعتیماد کێنە سەر ئەو بەحسە کە زۆر نەتیجەی جوانی داوە بەدەستە و لەسەر شێوەیەکی ئەکادیمی علمیش لێکی داوت. ئەشەریعە کە ڕەگەکەی شین و ڕا و عینە ئەگەڕێتە بۆ ثولاثی سێینە شەرعە، بەمانای دەستپێکردن بە ئەنجامدانی شتێک دێ کە بەردەوامی هەبێ. شەرعت و یعنی دەستم پێکرد بەردەوامی شتیایە. وەکو شەرع الوارد و شەرعەن، ئەمەی تر کۆمەڵەمانەکانی تر دێنینەوە پێشێ. کۆمەڵەمانەکانی تر دێنینە پێشە سەیریکەن برایانی بەڕێزم. شەرع فلان و بفعلی کەذا، فڵان دەستی بەو کارە کرد. شەرع الوارد و شەرعەن، ئاوی بەدەم یەکسەر لە ئەستێڵک، لە حەوز، لە چۆم، لە ڕووبار، لە دەریا خواردەوە، لە هەرچی شتێکە ئاوەکەی دیارە و عەلەنیە. شەرع المەنزیلە، نزیک ماڵەکە بەوە. شەرع الدینە، ڕێبازی دینەکەی دانا و ڕوونی کردەوە. شەرعە، زۆری ڕوونکردنەوە و یاسای بۆ دانا. الشارع فیه، ئەوی دەستی کردو بە ئەنجامدانی شتێک، هەروەها ئەوی یاسا و ڕێسایەکی داڕشتووە، هەروەها ئەوی ڕێگای سەرەکی شاری گرتوۆتە بەر. دا سەیریکەن ئەم معنایانە چۆن وەکو هەموو جارەگەڵین وشەی قورئانی زۆر مهمە، زاراوەی قورئانی. کاتێک کە قورئان هاتۆتە خوار و بەکاری هێناوە، هەموو تەوەرەماناکانی پێشووی لە خۆ گرتووە. ئەنجا بە یەک مانای تەوەرە، بە یەک مانای گشتگیر و کۆ، هەمووی کۆ کردوتەوە ئەو مانای پێبەخشیوە. بۆیە زاراوەی قورئانی زۆر مهمە. الشەرع کە ئەڵێن الشەرع، بەرنامەی ڕۆشنی ڕێگایەکە لە ئەسڵە. ئەوی کە خوای گەورە کردوێتی بە یاسا و ڕێسا و کار بەڕێوەبردن پێوترێتەوە شەرع. شەرع و شرعەتەن و شەریعە هەمویان هەر بە مانای یەکن. الشەریعە لە زمانەوانیە هەڵهێنجانی ئاوێکە کە هەم دیارە لێتەوە، یعنی وەکو ئاوی بیر نییە کە دیار نییە، هەم کۆتایی نایەت، چونکە ظاهرەن هەروە بەردەوام هەڵەقڵێ لەولا و لەم لاشۆ هەرە ڕوا. ئەنجا سەیری کە لەمە شەوەیە کە خوای پەروەردگار دەستوورەکەی خۆی ناوناوە شەریعەت، تا ئاسان بەدەستەوە بێ و کەس بە لێ هەڵهێنجانی نەڵێ وەڵا کۆتایی پێدێ. بەردەوامیەتی تایە، لێ هەڵهێنجانەکە تەئسیری لەسەر کەمبوونەوەی نییە. بەردەوامبوونیش تیا و باسی بنەمای ئەحکامەکانی شەریعەتی ئیسلامەکە نوێخوازیشی لە خۆ هەڵەگرێ. المەشروع یعنی شەرعیە. شەرعیش یعنیەوە کە بە پێی شەرع و شەرع لایەنگری بۆ و بەڵگەیەکی شەرعی پشتی گرتووە. ئەمە لە کتێبی معجەم مەقایس اللوغە و لە کتێبەکانی تریشا بەو شێوەیە ئەمە لە ڕووی زمانەوانیەوە باس کرا.